لە کاتێکدا 75 ساڵ بەسەر دەرکردنی جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ تێدەپەڕێت، بەڵام ئێستا دەبینین کە ئەمە لە کاتێکدا 2 مانگ زیاترە شەڕی ئیسرائیل و حەماس بەردەواماوەی کە قوربانی یەکەمی ئەم جەنگەیە هاوڵاتیانی سڤیلن لە کەرتی غەزە کە زیاتر لە 17,000 کەس بەهۆی ئەم شەڕەوە تا ئێستا گیانیان لەدەست داوە. دیار نییە ئەم شەڕە تاکوێ بەردەوام دەبێت، تاکەی بەردەوام دەبێت، چەندی دیکە دەبنە قوربانی. مەبەستمانە کە گفتوگۆی زیاتر بکەین بەڕێز زیاد حەمووری شرۆڤەکاری سیاسی لە قودسەوە میوانی منە. بەڕێز زیادم کاتت باش، زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. ئێستا دۆخی غەزە چۆن دەبینن؟ پێتان وایە کە غەزە لەکوێی ئەم لە چ قۆناغێکی ئەم شەڕەدایە کە لە نێوان حەماس و ئیسرائیلدا 2 مانگ زیاترە بەردەوامە؟ طبعا هذه الحرب هي ضد الشعب الفلسطيني. ولا بدنيا وام شارات دجي خلقي فلسطين دجي غزية كان راستا بواب دقوتريتك لبرامبر حماسة بلام اوية راستك اوية لدجي خلقي فلسطين لماوي 2 صالي برلم شريك لحفتي اكتوبر صالي هلدا ولماوي 2 صالي رابر دودا كشتن ببردوام هبو لهردو كناري خور آوا كالروي كرداريوا دورة لكرتي غزة. باشە ئەو هەوڵانەی کە بەشێک لە وڵاتانی ئەوروپی بۆیە ئەم شەڕە کە پێشتر وێنەی نەبووە لە مێژووی فەڵەستین و بزاوتی فەڵەستینی، ئەم شەڕەی ئەمڕۆ کە دەگوازرێتەوە لە تەواوی میدیا جیهانیەکان و بە هەموو لایەک دەگەیەندرێت. کوشتنی منداڵەکان، کوشتنی ژن، ئەو هەموو منداڵە زیاتر لە 7,000 منداڵ کوژراون بەبەر چاوی هەموو دنیاوە. ئەمە جگەلەوەی زیاتر لە 20,000 کەس شەهید کراون لەم شەڕەدا. لە نێوانیاندا خەڵکێک هەر دیار نییە بێ سەر و شوێنە لەژێر داروبەردی دارماوەکاندان. بێزگەلەوەی کە 50,000 برینداریشمان هەیە. تەواوی ئەم ژمارانە دەکرێت خەڵکانێکی دیکەش هەبێت لە بارودۆخێکی خراپتردا بن بەهۆی ئەم شەڕەوە. بەڵام شتە ئەوەی جێگەستە سوورمانە ئەوەیە کە خەڵک سەیری ئەم شەڕە دەکات و کەسیش ناتوانێت هیچ شتێک بکات. کەس ناتوانێت ڕووداوەکان بوەستێنێت. بۆچی کەس ناتوانێت هیچ شتێک بکات؟ بەڕێز زیاد بۆچی ئەو هەوڵانە تا ئێستا سەرکەوتوو نابن کە دەیانەوێت ئاگربەستی غەزە ڕابگەێنرێت، دەیانەوێت ئیسرائیل بوەستێنن لە بەرامبەر ئەو هەموو تاوانکاری یاخود ئەو هەموو کوشتنی هاوڵاتیانی سڤیل لە کەرتی غەزە؟ بۆچی هەوڵەکان بێسوودن؟ بەڵێ هۆکارەکە ئەوەیە کە دوژمنی سەرەکی فەڵەستینیەکان ئەمریکایە. ئەمریکا لە ماوەی ئەم شەڕەدا کە لە 7 ئۆکتۆبەرەوە سەری هەڵداوە 2,000 ڤیتۆی لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بەکارهێناوە بۆ ئەوەی شەڕی غەزە نەوەستێت. ئیسرائیل ڕاستە ئێستا زەرمەندی گەورەیە لە ڕووی سەرباز و ئابوووریەوە زیانی بینیوە بە هەمان شێوە لە نێوخۆی ئیسرائیلدا کێشەی زۆر گەورە هەن لە سەواوی ئاستەکان. لە ئاستی وەزارەتی جەنگ کە ئێستا پێکێنراوە و هەروەها لەسەر ئاستی وەزارەتی گەورە دەبینین کە ناکۆکی هەیە لە نێوان لایەنەکان. ئێستا ئەمە شتێکە ڕوون و ئاشکرایە و لە میدیاکانیش باس کراوە. دەبینین کە چۆن لەوێ خۆپیشاندانە گەورەکان لە ئیسرائیل خەڵک دەژێتە سەر شەقام خۆپیشاندان دەکەن. خەڵکێک بۆ خۆیان کە دیلی دەستی حەماس بوونە شایەتیان داوە، قسەیان کردووە سەبارەت بە حەماس و بەوەی کە حکوومەتی ئیسرائیل کردوێتی دژ بە خەڵکی ئیسرائیل. بۆ ئیسرائیل بە جۆرێک لە جۆرەکان دەیەوێت کە وای دەوێت وا دەری بخات کە ئاگربەستی دەوێت، بەڵام ڕاستەکەوەیە کە وانییە نایەوێت شتی وا بکات. ئەمریکا دەیەوێت شەڕەکە کاتێکی زیاتر درێژە بکێشێت و چەکی زیاتر بۆ ئیسرائیل بنێت. ئەو چەکەی بۆ غەزە هاتۆ بەکارهێنراوە لە جێ غەزە لە بەرامبەر 4 بۆمبی ئەتۆمیە لە زۆر لەوە گەورەترەکە لە هیرۆشیما کراوە لە
بردومانی ئەتۆمی ئەم ژمارانەی کە لە غەزە هەن ئێستا پێشتر لە مێژووی جەنگەکاندا وێنەیان نەبووە، ڕەنگە لە ماوەی زۆر کەم هەبوو بێکو لە ئەفغانستان لە ماوەی 2 ساڵدا شتیوا ڕوویداوە، بەڵام لەو ماوەیەدا ژمارەی ئەو چەک و بۆمبانەی بەکارهاتوو لە جیغەزە ناکاتە ئەوەی کە لە 2 ساڵ لە ئەفغانستان بەکار هاتووە. ئەمە شتێکی بێوێنەیە لە هیچ شەڕێک ڕووی نەداوە، ئەوە ئێمە دەیبینین کارەساتێکی مرۆییە بە درێژایی مێژوو. ئەمە شتێکی زۆر گەورەیە، بەکارهێنانی برسیکردنی خەڵکو و بێبەشکردن لە ئاو لە سوتەمەنی و لە کارەبا و لە ئاو تەواوی ئەم بابەتانە و دوژدەهاتیکردنی خەڵکی فەڵەستین هەموو ئەمانە لەژێر سەرپەرشتی ئەمریکا دەکرێت. پرسیارێکم بۆ دروست بوو بەڕێز حەمووری، ینی ئێستا سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان داوای ڕاگەیاندنی ئاگربەست دەکا بەشێک لە وڵاتانی ئەوروپی بە هەمان شێوە. ئایا هەتاوەکو ڕەزامەندی ئەمریکای لەسەر نەبێت دەکرێت بڵێن کە تەنانەت داواکاری وڵاتانی ئەوروپی فشاری وڵاتانی ئەوروپیش سوودی نابێ بۆ ڕاگەیاندنی ئاگربەست؟ صحيح يعني احنا بنتذكر انه بال 2006 كان في حرب مع لبنان ئەو کاتەی شەڕ لەگەڵ لوبنان هەبوو لەگەڵ ئیسرائیل، ئەمریکا ئەو لایەنە بوو کە داوای لە ئیسرائیل دەکرد کە شەڕەکە بەردەوام بێت لە شەڕکردن. ئەوەش بوو کە ئیسرائیل بەردەوام بوو ماوەی 30 ڕۆژ، بەڵام ئەو کاتەی ئەمریکا داوای کرد کە شەڕەکە بوەستێت، شەڕەکە وەستێنرا. بینیشمان لە ماوەی ڕابردوودا ئەمریکا بابەتی ئاگربەستەکە بڕیاری لەسەردا و شتەکە جێبەجێ کرا کە دیلەکان لە نێوان هەردوولا بگۆڕێنەوە. بۆ ئەو مەبەستە چەندین گفتوگۆی کرد بە لەژێر چاودێری قەتەر و مسر و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام ئەوە ئەمریکایە کە بڕیار دەدات دوجار. هەر ئەوانش بوون بڕیاریاندا کە ماوەیەک ئاگربەستێکی مرۆیی کاتی ڕابگەێنن. بینیمان کە چۆن لەو نۆڕۆژەی ڕابردوودا ئەمریکا ئەو لایەنەیە کە بڕیاری داوە شەڕەکە بەردەوام بێت. بۆیە شەڕەکە بەردەوام دەبێت. بڕیارەکە زۆر ڕوونە، بڕیار بەدەستەکە دیارەکە چێە؟ ئەمریکا تەواوی بەرپرسانی ئیسرائیل ئەم قسەیە دەکەن و دەڵێن شتەکان بەدەست ئێمەنین، ئەمریکا بەریار بەدەست. زۆر سپاس دەکەم پەیامەکەت گەیشت بەڕێز زیاد حەمووری، شرۆڤەکاری سیاسی لە قودسەوە. میوانم بووی دەستخۆش.